ئەمڕۆ شیرینی شیعرەتان پێشکەشەکەم. زۆر ئاسانە. ئەمە نیو کیسەیە لە شیعرەی کونافە، ئەو شیعریە نەرمەکەی کە بۆ کونافە بەکارهێنرێ. جارێکتر کردومانە، بەڵام بە تەریقەیەکی ترە، شێوەیەکی ترە. ئێستا ئەمە کوپی تەواو نییە، زەیت و ڕۆنی ئەسیلم بەکارهێناوە. ئەلەم ڕۆنە ئەسیلەکە ئیتر هەز ڕۆنە بێ بە جۆرەیەوەی خۆت حەزت لێتی. ئەوە زەیتەکەم گەرم کردووە، ئەوش لە ناوی ئەتوێتوانێ. جا چەندێکی لە ئەخیرا پێویست بوو پێتان ئەڵم ئایا هەمووی تێکردویانە. ئێستا بۆ کوپێک ڕۆبعێکی کەمە تەقریبان. سێمە هێوا شێش تۆزێ چەوریەکەین کونافەکە. هەمووی بەکار نایەنین بە یەکجار، بەس ئێستانە دەبرەوەی بە ڕۆنەکە خۆشترێتە دەست. بسم الله الرحمن الرحیم. ئێستا بەزەمە تۆزێ ئاوا ئەم جۆریەکەین جوان چۆر بێ هەر هەمووی. بەڕێزان ئێستا هەمووی جوان ئەوە ڕۆنەکەی بەرکەوتووە، جوان چەور بووە. ئێستا یەکەین بە دوو بەشەوانێ، بەشێک یەکەینە سینەکەوانێ و بەشێکیشی سەرەوە پێداپۆشین. بەڵام پێش هەمووی من پێم خۆشە تۆزێ لەو ڕۆنی ئەسیلە هیوا هەیە بە کەرەی خۆماڵی ئەوانە بەکارێنێ، بەڵام من پێم خۆشە بەم کەرەی ئەسیلە بە و ڕۆنی ئەسیلە تاوەکەمان چەورکەین یان قاڵبەکەمان. بەم شێوەیە ئەمە حازرە. ئەماکەین بە دوو قیسم، بە دوو بەشەوانێ. بەشێک یەکەینە بنی قاڵبەکە، بەشێکیش یەکەینە سەرەوەی. بسم الله الرحمن الرحیم. محاولە بکەین هەمووی وەکو یەک بێ. ئەوە تەوزیعەکەم و یەمەوەلاتە. ئەمە وەجبەی یەکەم لە سینەکەی داناوە. من و گوێزەم هەر ئاوا لە کیسەیەکە تۆزێ بە تیرۆکێک وردم کردووە، نەمکردوەتە ئەساڵ و شتەوانێ. حەزم لێ گوێزی زۆر بێت، بەڵام وایەوانم لێ تێکچوو. بسم الله الرحمن الرحیم. یەک پڕوش شەکرەکەین بەسەر ئەو شیعریەوە، زۆر نەها ئەگەردی خەتی بن، زۆر کەم، عیارەیەک ببێ یان نەبێ. ئەنجا گوێزەکەمانی تێکەین. حەزمان لێمە تۆزە گوێزەکانی ئاوا درێژ بێ، زۆر ورد نەبێ. ئەتر تۆش کەیفی خۆتە، ئەتوانی وردیشیکەی، بەڵام پێویست نییە. لێراشە هەمان شت یەک تۆز گوێزی عەفوو یەک تۆز شەکری بۆ بەکارهێنینە بە حاڵ. ئەیش بۆ خۆگرتنی ئەو گوێزەیە کە لە ناوڕاستیا هەڵمەوەرێ دوایی کە بۆ پێشکەشکردن. ئەمەی ماوانە ئەیکەین بەستەریا هەمووی وەکو یەک بەشیەکەین. جوان گوێزەکە داپۆشین بەم شێوەیە. محاولە بکەین گوێزمان دیار نەمێنێ بە هیچ جۆرێک. جا دوایی زەختی لێەکەین هەتا تەواو کەپز بێ. بەڕێزان بەم شێوەیە هەموویمان تەوزیع کردو، هیچ گوێزیتیان دیار نییە وەگەی بینن. ئەتوانی ئاوا پارچە نایلۆنێک بەکاربێنی بۆ کەپسکردنەکەی ئەگەر نەتوانی بە دەستی خۆت. شتێک کە زەختی لێ بکەی هەموو هەر جۆرە قاپێ بێ موشکیلە نییە. بەم شێوەیە زەختی لێەکەی بە ئەطرافیان. تۆ بەزمە بەست ئەوەیە کەپز بێ، هەوایتیان نەمێنێ ئەو بینیە. باشترین شتە نە قاپەکەشە پیسە بێ، نە عەزێتیشە خۆی پێوەی. بنەکەیشی بێ ئەوێ عینی شتە، فەرق ناکە. ئاوا بەم شێوەیە تۆ کەپسیەکەی تو تەواو، هەر ئەوە نەیە. لێرایە ڕۆنەکەی باقی ماومانە ئەکەین بەسەریا. ئەگەر دوای ئەوەی برژا زانیوان ڕۆنەکەی زۆرە، زۆر بە ئاسانی ئەتوانین ئەو ڕۆنەی بگرین. بەس ئێستا بۆ برژانەکەی پێویستت پێیەتی ڕۆنی هەبێ، چاوەڕ بێ. بەم شێوەیە ئەمە حازرە ئەخینە فڕنەوە.
ئێستا بەیەکیشەوە شیرەکەی بۆ دروست دەکەین. 5 دقه بێدامان گرساند و پێشەوەی شارێکە بکەینە ناوی 180 دەرەجە سەر و خوار ئەیکەینە ناو فڕنەکەوانێ لە تەبەقەی خواروی دایانین بەڵام بێ چاودێری بکەین 25 دقه بۆ نیو سەعات پێویستی بە برژانە. بەڕێزان ئێستانە شیلەکەی بۆ گرینەوانێ بسم الله الرحمن الرحیم. ئەوە 1 کوب شەکر، 1 کوب و ڕوبعێک ئەیبینن، کوب و ڕوبعێک. ئەوش ئاوەکەیەتی 1 کوب ئاو بە چ کوپێک شەکرەکە دانی هەر بۆش ئاو دانی. ئەمە لیمەندۆزیە خۆی تەڵەن من ئای گەرمم تێکەوە گە تۆش ئای گەرمی تێکی شتێکی باشەکەی. ئەمە لیمەندۆزی وەزەم لە بە هەموو لایەن و کەس دەزەکەوێت یان ئاوی لیمۆ کەوچکێک ئاوی لیمۆ یان 1 سەرە کەوچک لیمەندۆزی زیاتر نە ئەوە هەمووی سەدای گرسێنین بە شوێنەی ئاگامان لێ بێ هەتا شەکرەکە ئەپێتەوە لە دوای شەکرەکە توایەوانێ 5 دقه لەسەر ئاگرێکی ئاوە هێواش دانین زۆر گفەگف نەبێ شیلەکەمان حازرە بێ. بەڕێزان من 1 چڵی بچووک ئەو خۆی بینم ئەمە هی دارچینە. بەڕێزانەوە شیعرەکەمان حازرە و شیلەکەشمان هەر حازرە. بسم الله الرحمن الرحیم. ئەوە شیلەکەی حازرە لەوێیە ئەوە ئەیشمان کوژاندەوە. ئەو لە ئەوڵ ئاگدارم کردن ئەگەر ڕۆنی زیابوو بەم شێوەی ئەتوانی شتێکی تەختی بخیتە سەر شتێک دانین لە بەردەمی هەتا بتوانین ڕۆنەکەی ڕۆکەینەوە. ئەو تەواو بسم الله الرحمن الرحیم. شیلەکەمان حازرە و گەرمە. بسم الله نایخۆ. ئەمە 1 تۆزوازی لێنین مەودای 10 دقه بۆی شیلەکەی جوان هەڵمژێ. خۆ ئەگەر شیلەکەیشی پێش زۆر بوو بۆ شێوەی ڕۆنەکەمان لێ دەهێنایە و ئەتوانین بەو شێوەیەش شیلەکەی لێ دەبینەوە بەڵام ئێستەوە وازی لێنین هەتا جوان هەڵێمژێ. ئەو دوو دەنکە دارچینەی کە لە بەرچاوتانە کرد بەنایی ئەوە دەرمهێنا تەواو ئیشمان پێی نەما توانین ئەمە ئاوا بەم شێوەیە بەجێ هەڵین شتێکی خینە سەر بەجێ هەڵین بۆ 10 دقه و حاڵ هەوای کێوە بۆی گەرمەکەی نەیخوسێنێ یەم وەلاتە. سڵای خواتان لێبێ بەم شێوەیە ئەو تای بینن ئێستا لە بەرزەکەەوە بەزمێڵن و ئاوای بچێتە ناوی زۆر 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 شتێکی جوانە و شیلەکەیشی بەو دەرەجەیە زۆر نییە ئشتە گەرمە بەو دەرەجەیە زۆر نێ تا بڵم شیلەکەی لێ ئەگرم من حەزم لێ تۆزێ ئەو شیلەی هەبێت. ئێستا لە بەرچاوتانە ڕۆیەکەم بسم الله الرحمن الرحیم. چکە ئێشتا گەرمە سارد نەبووەوە بە تەواوی. طبعا ئێشتا هەر گەرمە بە کەڵکیەوە نایە تەنانەت بیشی بڕم بەڵام هەر ئەبێ بیش بڕێت. ئەتر پێشکەشکردنەکەی مینێتە لای خۆتان فستقی تێوەکەن یان بە دۆدرما ئەوە مینێتە لای خۆتان بە هەر شێوەیەک پێتان خۆش بێ بەڵام باوەڕتان هەبێ بەبێ هیچ شتێکیش خۆی شتێکی زۆر زۆر بەتامە ئەمە. ئەوە بەم شێوەیە هیوام وایە بەدڵتان بێ و
شیرینێکی خۆشی لێ دەرچووە بۆتان و پێشکەشم کرد بێتن هیوام وایە فکرەکەم گەیاند بێ هیوام وایە فکرەکەم گەیاند بێ بۆتان بسم الله الرحمن الرحیم ئەوەش ناوەکەیەتی ئەگرتانەی ببێنن جوزێکی زۆر جوان نایەتی تەڵەنەوەی شتە گەرمە سار نەبۆتەوە ئێتر ئێوەش کەیف خۆتانە بە چیەوە ئەتانەیە بیخۆن یا چی ئەکەن بەسەرا هیوادارم بێ بەشمان نەکەن لە کۆمنت و سبسکرایب و لایکمان بکەن بەبێ زەحمەت و ئەرکی نەزانن هیوادارم فکرێکم گەیاند بێ هەموو کاتێکتان شاد و بەختەوەر تا ڤیدۆیەکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ